ئەوەی بۆ بازاری عێراق دروست نەکرابێ واتە زمانی لەسەر نییە، واتە ریکۆر سیستمی لەسەر نییە، واتە پارچەیمان نییە، واتە ناتوانین ئێمە چاکی کەین، واتە ئەو سیارەیە ڕۆژێک دێت دەوەستێت چاک نابێ. کاک سەردار دەمێت پێم بڵێ چەند ڕۆژێک لەنەوە سۆشیال میدیاوە بڵاوبووەوە کە کۆمپانیای توێتە عێراق سکاڵای دژی هێنانی ئۆتۆمبیلی چینی کردووە. دەمێت لەسەر زاری خۆتەوەمان بۆ باس بکەوە بەڕێوەبەری کۆمپانیا. بە هیچ ئەوەیەک ئەم خەبەرە ڕاست نییە، ئێمە سکاڵامان نەکردووە، ئەوەی تۆیۆتا کردوێتی حەقی استخدامی علامەی تیجاریە، ئەویش بەڕێی قانونە بە شتێکی قانونیە و ڕێ بە چێ دەدات ئەوەی ئەو علامەتەی هەبێ بتوانێت سیارە و پارچە و خزمەتەکانی جێبەجێ بکانە ناو بازاری عێراق و کوردستاندا. باشە کاک سەردار دەمێت ئەوە بزانم ئەو توێتای لە لای کۆمپانیای توێتە عێراق باوەڕ پێکراوە لە لای خەڵکەوە باوە یابانیە. باشە ئەو توێتە چینیەش هەر کۆمپانیای توێتە دروستی ناکات بۆچی بۆ ئێرە ڕێگە پێدراونیان گونجاونیان؟ لەگە برادران باسمان کرد، ئێمە دەڵێین هەر وڵاتێک شتێکی بۆ دروست دەکاتێتە، ئەوەی لەگەڵ هەوا و گەش و ڕێگەوبان و نەوعەتی بنزین و نەوعەتی مستەخدەم دراسەتی دەکات شتی بۆ دروست دەکات. ئەوەی بۆ چین دروست کراوە ئەکو ببینێن ناوی سیارەکەش بە چینیە، سۆفتوێری بە چینیە. ئێمە وەکو توێتە لە عێراق ناتوانین سیانی ئەو سیارێ بکەین، ناتوانین پارچەی بۆ دابین بکەین. لەبەر ئەوە ئێمە وەکو بۆ پاراستنی ترید مارکەکەیەوە تا علامەتی توێتە و ئەوەی وەک خۆی چۆن بووە ئەو ها بمێنێ. جا لەبەر ئەوە ئێمە ئەوە ئاشکرا دەکەین ئەوەی بۆ بازاری عێراق دروست نەکرابێ، واتە زمانی لەسەر نییە، واتە ریکۆر سیستمی لەسەر نییە، واتە پارچەیمان نییە، واتە ناتوانین ئێمە چاکی کەین، واتە ئەو سیارەیە ڕۆژێک دێت دەوەستێت چاک نابێ. باشە کاک سەرداریەوە توێتە عێراق تا ئێستا بیرتان لەوە کردوتەوە ئەم ئۆتۆمبیلە ژینگە دۆستەش بۆ کوردستان و عێراق بەرهەم بێت؟ پلانێکی دوور و درێژمان هەیە، ئەویش کۆمەڵێک لەو شتانە یەکێک لەمانە ئەمڕۆ علامە تیجارەکەی ئەگەر نەپارێزرێ من چۆن نەتوانم سیارە دروستکەم، من چۆن نەتوانم فکرکەمەوە ڕۆژێک ڕۆژان شتێک بشتێ بکەین لێرە. زۆرمان ماوە بۆ ئەوە، بەڵام پلانمان هەیە کە کەسان دروستکەین، پلانمان هەیە کە حەجمی بازار بزانین، حەق و حقوقی کەستەمەر و بەکارهێنەر بەدەست بێنین، ڕنگ بێ لەوە دووە توێتە ڕێمان بۆ خۆشکە فکر بکەینەوە ئیسtisماراتێکی گەورە بکەین لەم بازارەدا بۆی خزمەتی هەموولا بکەین. باشە کاک سەردار ئەو توێتە چینیە کە دێتە هەرێمی کوردستان و عێراق بە شێوازێکی یاسایی داخل دەبێت؟ ئەگەر بڕۆیتە باری تەمەشاکردنی حەزەکەمی ئەوە کەشفی بکەن دەبینن وایە هەموو شتەکانیان ئەوە نییە، چونکە لە قانون و لە هەیئە تەقیس و سەیطرەی نەوعیەی عێراق دەڵێ ئەبێ مواصفاتی GCC واتە مواصفاتی خەلیجی بێ یا مواصفاتی عێراقی بێ، بەڵام ئەم سیارەیە لەسەری نووسراوە کە مواصفاتی تیانە بۆ ئەم وڵاتە دروست نەکراوە، واتە بەڕێیەک داخلە بێ کۆمەڵێک ڕێگەوبەنە ڕاستی ئێمە نازانین بۆ جا ئەگە دروستکەر خۆی هاتووە ئاگاداری ئێمەی کردووە، ئاگاداری حکوومەتشی کردووە کە چۆن بتوانین خەڵکی خۆمان بپارێزین، ئەوە هەدەفی توێتە. باش کاک سەردار کۆتا پرسیارم ئەوەیە لەسەر ئەو داواکاری ئێوە کە بەرچاوڕوونیتان داوەتە لایەنی پەیوەندیدار و حکوومەت بە گشتی تا ئێستا وەڵامێکە بۆ لەلایەن حکوومەتەوە لە دەواازە سنووریەکان کە ڕێگری لەو بابەتە بکریان دەست پێشخێرێکە بۆ لایەن حکوومەتەوە؟ بەڵێ لە دوای ئەو چاوپێکەوتنە ڕسمیانە کە لەگەڵ حکوومەتی فدرال کرا و لەگەڵ حکوومەتی کوردستانیش کرا، حکوومەتی عێراق زیاتر بەڕسمی کتابی نرد بۆ حدودەکان کە ئەم سیارەیە مواصفات خەلیجی لەسەر نەنووسراوە واتە وایە نابێت داخل بێ، بەڵام هەر داخلە بێ. ئەیتر ئەوش ئەبێ پرسیار بدۆزینەوەیە بۆ لە کوردستان هێشتا نەگەیشتۆتە ئەو قۆناغی کە ئەو بڕیارە ڕاگرن بۆ ئەوەی کەسانی خەڵکی کوردستان و کەسانی تر و هەموو بەکارهێنەری هاتوچۆ بپارێزین. تەمەنا دەکەم ئەوانیش زوو بگەنە ئەو بڕیارە و بڕیارەکەی بەغدا کۆپیەکی بۆ کوردستانیش هاتووە کاتی خۆی بۆ ئەگادار.